پوختەیەکی چیرۆکی مەمێ ئالان و مەموزینی خانی. نووسەر شێرکۆ هەژار. ساڵی 2019. مەمێ ئالان. سێ برای زۆر دەوڵەمەند لە شاری مەغرب تەمەنیان لە نێوان 60 و 65 ساڵ بێ ئەولادن. خۆیان بە شێوەی دەروێشان دەگۆڕن و دەچنە بیابان و ڕوو لە ئاسمان دەکەن و بۆ حاڵی بێ ئەولادی خۆیان دەگرین. خدری زیندە خۆیان پێشان دەدات. سێوێک دەدات بە برا گەورەکە عەلی بەگ و پێیان دەڵێت بگەڕێنەوە ماڵی خۆیان. حەیوانان قوربانی بکەن و پارە بەسەر خەڵکدا بڕژێن و بچنە گەڕەکی قوڕەیشیەکان و کچی میری قوڕەیشی بۆ ئەو برا گەورەیە بخوازن کە عەلی بەگ منداڵێکی لەو ژنە بوو لە خۆیانەوە هیچ ناوێکی لێ نەنێن با چاوەڕێ بکەن تاکو ئەو خدری زیندە خۆیان پێشان دەداتەوە. سێ برا بە قسەی دەکەن. چی پێگوتبوون دەیکەن. ژن هێنرا و کوڕێک لەدایک بوو. ناویان نەناو چاوەڕێیان کرد تاکو خدری زیندە دیسان خۆی پێشاندانەوە و کوڕەکەیان ناونا مەمێ ئالان. مەم کە منداڵ بوو دەیدیت چۆن ڕیشسپیەکان باسی ئەسپێکیان دەکرد کە هێزی ئەفسانەیی هەبوو و لە قوڵایی دەریادا بوو و دەیتوانی ساڵێک یا تەنانەت 2 ساڵیش بێ خواردن و خواردنەوە بە هێز و گوڕی خۆی بمێنێتەوە. منداڵان بەو قسە سەیرە پێدەکەنین. مەم تەمەنی بوو بە 15 ساڵ و بوو بە پادشای شاری مەغرب. ماسێگرەکان ئەو ئەسپەیان دیتەوە و لە بنی دەریایان دەرهێنا. تابلۆی کە لە فیلمێکی لەوانەی ئۆدیسی هۆمێرۆس دەکات. ئیتر بەوە دەرکەوت کە قسەی با و باپیران هەمیشە ڕاستە. ئەوجا ئەو ئەسپە بوو بە ئەسپی مەم. کوڕێ بەحرێ جوانووی دەریا و ناوێکی تریشی بۆزێ ڕەوان ڕەنگ بۆزی کە لە ڕۆیشتن ناوەستێت. سێ کچی پادشای پەریان تاف بانۆ و ستێر بانۆ و هەیف بانۆ کەوای کەوڵی بەریاندا کەندن و کەوتنە حەوزی کانی گوڵان. خوشکی بچووک سەیری دوو خوشکەکەی کرد. ستێر بانۆ نەهێریک و سپەهتیاک و خودێدایە هەردوو خوشکیانە نەدایە تۆ کەسانە. ستێربانوو سەیری کرد کە جوانی کە خوددا داویە بە هەردوو خوشکان نەیداوە بە هیچ کەسێک. ئەوجا ستێربانۆ کەوڵی خۆی کردەوە بەرو ئەوەی دووەکەی تری پڕدایە و بردی و بەسەریانەوە کەوتە فڕینەوە. هات و هاوار کەوتە دوو خوشک. کچێ تۆ بۆچی وا دەکەیت؟ وێگوت من هین نەدیە مینا جەمالا بە هەردیانە. ئەس دەکەم خۆش بنێرم لە جەمالا بە هەردوو خوشکانە. ئەو گوتی من هێشتا نەمدیتووە جوانی وەک ئەوەی هەرتکتان. پێم خۆشە جوانی ئێوە هەردوو خوشکان سەیر بکەم. گوتیان کچێ ئەوە تۆ دەڵێی چی؟ جوانی ئەوەیە کە دوو کەسەیانە. یەک کوڕێ مێرێ مەغریبیانە ئەو میرپاشاهێ کوردانە. یاندەن بافێوێ مەزنێ جزیرە بوتانە کەچا میر زەنگین زینە زێدانە. یەکێکیان کوڕی میری مەغریبیانە ئەو میرە پادشای کوردانە ئەوەکەی تر باوکی مەزنی جزیرە بوتانە کچی میرزەنگین زینە زێدانە. دوو خوشک چەندی کردیان ستێربانوو جلو بەرگە کەوڵەکەیانی هەر نەدانەوە و گوتی تا ئەو مەموزینەم لێ ڕوون نەبنەوە ئێوە ئەو جلو بەرگەتان نابیننەوە. ئیتر دوو خوشک سوێندیان بۆ خوارد کە تۆ جلو بەرگەکەمان بدەوە شەرت بێ هەر ئەم شەو بچینە شاری جزێرە بوتان زین هەڵگرین و بیبینە کوشکی پادشای وڵاتی مەغربیان. ئیتر ئێمەش بۆ خۆمان تێر سەیریان دەکەین بەڵێن بێت هەرم شەو بیکەین بەڵام چۆن بەڵێنێک. ئیشەف وەختێ ئەشایێ
گوتنامە گوتنا ژنانە ئەم شەو کاتی عەشایێ خەوتنان قسەی ئێمە قسەی ژنانە ئیتر هیچ ئەملاو ئەولای تێدا نییە ستێربان و جلوبەرگی دانەوە ئەوجا هەرسێکیان لە کانیە گوڵانەوە فڕین و چوونە جزێرا بوتان و بە شکلی سێکە و لە پەنجەرە و ڕۆچنانەوە چوونە ناو کۆشکی ماڵی زین لە خەودا بوو خستیانە تابوتێکەوە جندۆکە و پەری خستیانە سەرشانیان و بە چرا و مەشخەڵانەوە بردیانە کۆشکی مەمێ ئالان زینیان لە ژووری خەوی مەمدا لەسەر جێگایەکی خەوی نزیک لەوی مەم درێژ کرد و هەرسێک دانیشتن لە پەنجەرە و ڕۆچنانەوە بۆ خۆیان لە ئەو هەموو جوانیەی ئەو دوو جوانانە بنۆڕن پەری فوویەکیان لە مەم و زین کرد تا لە خەو هەستن مەم چاوی کردەوە چی ببینێت ئەوە کاری جندۆکە و پەریانە دەرگا و پەنجەرە هەمووی داخراوە غەریب چۆن دەتوانێت بگاتێ ئەوێ خەون دەبینێت یا چۆ ناو جێگا و بەڵام نەخێر هەستایەوە لێفەی لەسەر زین لادا و سەیری کرد نەهێری کو نەجنە نەپەریە ئەسڵ بەشەر و ئینسانە دیسان چووە ناو جێگا دیسان گەڕایەوە و دیتی وەسفێکی جوانی زین و هەروا مایەوە بەڵام زین هەر لە خەو هەڵنەستا بوو پەری دیسان فوویەکیان لێ کرد و لە خەویان هەستاند ئەوجا نۆرەی ئەو بوو گەلۆ نەبە کۆ ئاویتە سەر من بایە جن و پەریانە ئەوجا لەبەر خۆیەوە زەمینەی دنیای خۆی باز دەکات باژارێ جزێرێ لێ سەر سێ محەلانە محەلێک لەسەر ملێ شێخێ تجارانە محەلێک لەسەر بۆز بەلیانە محەلێک لەسەر ملێ حەسەن چەکۆ و قەرەتاجین پسمامێ منن مینا چلکن شێرانە پسمام ئامۆزا چلک بەچکە خەیاڵێکی زۆری زۆر احتمالان دەکات ئەوجا مەم و زین پێکەوە دەدوێن سەرەتا یەکتر بەکاری ناڕەوا تاوانبار دەکەن بەڵام بەهۆی دەموڕاوێژی جوان و گران و بەڕێزیانەوە هەر تکلا تێدەگەن کە نەخێر بەرامبەرەکەیان هی کاری خراپ نییە و دیارە ئەوە قەدەرێکە بەدەست جندۆکە و پەریان پێکهاتووە زانیاریکی زۆر لەبارەی ژیان و ماڵ و حاڵی هەر تکلا لێرەدا جێکراوەتەوە بە نمونە کۆشکی مەم زیندانی بۆ تاوانباران دیوەخانی بۆ بەڕێزان لاوانی کە تازە تەمەنیان دەگاتە 15 ساڵ بۆ خوێندن لە نهۆمی سێیەمدان و هەموو لەسەر تەخت و کورسیانە مەموزین تەختی خەویان هێنانە لای یەکتر و ئەنگوستیلەیان گۆڕینەوە کە هەر کام ناوی لەسەر ئەنگوستیلەی بوو لەسەر مەمێ نڤیسیە مەمێ ئالانە لەسەر ئازینێ نڤیسیە قەیزا مێرێ جزێرا بوتان زینا زێدانە هی نڤیسیە نووسراوە حەمایلێ مەقبول و شەمشیری نرگسیان لە نێوان خۆیاندا دانا و بڕیاریاندا بە خوشک و برایی ئەو شەوە ببەنە سەر و کە ڕۆژ بووەوە مەلاو عالمان بانگ بکەن و بە شەرعی یەزدان ببن بە ژن و مێرد ئیتر بەدەم قسە و باسانەوە خەویان لێکەوت پەری گوتیان دەتوخوا ئەوە چ گوناحێک بوو کردمان هەرچونکە خوشکی بچووک گڕووی گرت و بەڵێنمان پێدا چوین ئەو کیژەمان هێنایە ئێرە با بیبەینەوە شوێنی خۆی ئیتر زینیان بردەوە کۆشکەکەی میری جزێرا بوتان و خستیانەوە ناو نوێنەکەی خۆی زین کە لە خەو هەستا دیتی کە نەمەم هەیە و نەجێگای و نەهیچی جگە لە ژووری نووسنی ئاسایی هەمیشەیی مەگەر دەبێت خەونی دیبێت ئەدی خۆ ئێمە ئەنگوستیلەمان گۆڕینەوە سەیری کرد ئەنگوستیلە دەقامکیدایە و لەسەری نووسراوە مەمێ ئالان پادشاهێ کوردانە زین هاواری لێ هەستا کەنیزەکان لێی کۆبوونەوە ببینن چ باسە هەمووی دەرکردن و
چووە ناو جێگاکەی و کە تەنیا بوو جل و بەرگ و زێڕ و زەمبەری خاتوونانی وەلانان و لەخۆوە کرد کراسێکی ڕەش هێ عەرەبانە کۆنە هێژیا 2 قرۆش و نیڤیانە. کراسێکی ڕەشی عەرەبانی کردەبەر کە 2 قرۆش و نیوی نەدەهێنا. زینی تر نەیدەویست قسە لەگەڵ کەس بکات. خەبەریان بە میر ئەزین میرێ جزیرە بوتان گەیاند. کوزین کەتیە بە نەخۆشیەکە گرانە. میر هات و دیتی هەیڤا چاوێن ڕەش و بەلەک خراپ بوونە مینا چاوێ دینانە. حەیڤی چاوانی ڕەش و بەڵەک خراپ بوون وەکو چاوی شێتانە. میر حەکیم و پزیشکێکی نەهێشتن هەمووی هێنان. هەر یەکە و شتێکی گوت. زین گوتی بڕۆن خۆتان و دەرمانتان ئەوانە هیچی نین و لێم گەڕێن. لەولاوە مەمیش کە لە خەو هەستا و زینی نەدید بە هەمان حەپسانەوە کەوتە خەیاڵەوە و کە سەیری ئەنگوستیلەکەی قامکی کرد و ناوی زینا زێدان کچا مێرێ جزیرە بوتانی تێدا دیتەوە ئارامی لێ هەڵگیرا و هەر لە ژووری نووستنی دەرنەچوو. کە ڕۆژ درەنگی کرد لەبەر دەرگا جۆیان گرت. دەنگی ناڵین دەهات نەکات پاشا نەخۆش بێت. ناچار لە دەرگایاندا مەم گوتی وەرن. کە بەنگینی پورزای خوارزای ئەمەربەگ و فەرماندەی 1500 میرخاسی لە پێشەوە چوو سەیری حاڵی کرد دیتی زۆر پەرێشانە. تۆ بڵێیت کە چوینە ڕاو چاوی بە کیژێک کەوت بێت و ئەڤین وا پەرێشانی کردبێت. ئەگەر چاوێتە کەتیە قیزەکە بەگ و ئاغاین کوردانە هەما تۆ کە برایێ خوە بکە فەرمانە. نە بەیا من بەیا خودایێ کەرەمێ پادشاهێ پادشانە. دەناوە 24 ساعەتەندا ji te re bînim ji nav bajarê meğribîyanê. Eger miraqeke den ji te re bûye xuyane bêje ez ê niha biqedînim û vextê xwe nebûrînim saetê nakem didiyane. Min gotî bingîn bi hîç kesêk melê bozim bo zîn û amade bike û legelim were بە نهێنی دەرچین بمخە سەر ڕێگای جزێرە بوتان و بەجێم بهێڵە. بەنگین بەم قسەیەی مەم زۆر تێک چوو هاواری بردە بەردا پیر و باپیر. بخاتری خودا ئەوە چه حاڵە بەسەر مەم هاتووە. دەیوێت بچێتە سەر ڕێگای شوێنێک کە دەڵێت ناوی جزێرە بوتانە. شوێنێکی کە نە کەسمان قەت دیتوویە و نە کەسمان قەت بیستوویە. چوین بەدەف گەنگازە لێ وەگەر نە بەدەستێ مەریانە. چون بەدەم ئاسانە بەڵام گەڕانەوە بەدەستی مرۆڤان نییە. چەندی بە دەوریدا هاتن و لێی پارانەوە کە ڕۆڵە ئەوەی تۆ دیتوتە کز نەبووە شەیتان بووە و گاڵتەی پێکردوویت. تۆ ناکرێت بۆ ئەوە حەسرەت بخەیتە دڵی ئێمە و ئەم خەڵک و شار و وڵاتەوە. بەسەیتر وشیار بەوە بێفایدە بوو. مەم گوتی دەرمانی من لێرە دەست ناکەوێت. دەرمانی من گەلێک دوورە لە باژارێ جزێرە بوتانە. تاسەک ئاڤیا کانیە قەستەلێ لەسەر دەستێ زینا زێدانە. وێ لە من ببە حەکیم و دەرمانە. باوک جاریدا 3 شەو و 3 ڕۆژان بانگیان لە خەڵکی وڵات کرد کێ هیچ لە جزێرە بوتان و ڕێگای دەزانێت با بێت پێمان بڵێت و بەزێر پاداشی دەکەین. بەڵام بێهودە بوو. کەس نەبوو جزێرە بوتانی دیتبێت یا بیستبێت. ئەوجا باوک گوتی با هەرچی کچی جوان و شۆخ و شەنگی ئەم وڵاتەیە بێن و بگرن دیلانان و گۆڤەندانە. بەڵکو جوانێک لەوانە جێگای زین لە دڵی مەمدا بگرێتەوە. هەمووی کرا. دەنگێ دەف و زرنایان و تلیلیان خۆ ددانە تاقێ ئەزمانانە.
لە لایەکی ترەوە دەروێشان و دەف و خەلیلیانە و زیکر و دوعایانە، بەڵام نەخێر هەمووی بێفایدە بوو و بێفایدە بوو. باوکی مەم بە دووبراکەی خۆی و دایکی مەمی گوتکە ئەگەر مەم لەم حاڵەیدا بمێنێتەوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت و بەو دەردەوە سەردەنێتەوە و نا گاوە ئەم نەهێڵن تقەز گونەهێوێ لە ستۆیێ مە هەر چارانە. نا کاتێک ئێمە نەهێڵین کە بڕوات حتمەن گوناحی ئەو کە بەم خەمەوە لە ناو دەچێت لە ئەستۆی ئێمە هەر چارانە. لە دواییدا ناچار ڕازی بوون کە بڕوات. مەم بەوە گەشایەوە و سواری بۆ زێڕەوان بوو و کەوتەڕێ تا تاریک داهات بە ڕێگاوە بوو و ئەو جازانی کە ڕێگای هەڵە کردووە گەڕایەوە کەناری شاری مەغربێ و شەوەکەی بەنهێنی لە ماڵی مەغربیەک مایەوە و بەیانی زوو دیسان بۆی دەرچوو. نوێژی شێوان گەیشتە شوێنێک تووشی کاڵۆخدر بوو و پێکەوە نوێژیان کرد. ئەوجا پێکەوە ڕێگایان گرتە بەر. ئەسپی خدر لە بۆ زێڕەوانیش خێراتر بوو. ڕێگای 6 مانگیان بە 15 ڕۆژ و 15 شەوان بڕی و گەیشتنە نزیکی جزێرە بۆتان. خدر وەستا و گوتی: مەمۆ کوڕێ من، تۆ دچێ زێر ji بوونا زینا زیدانە، دناوەدە هەیە عەشقەکە دلانە، من divê li te bikim çend şirêtane، من دەمەوێت چەند نسیحەتێکت بکەم. کە بتەوێ بچیتە جزیرە بوتان ڕووباری پان و مەزنت لە پێشە، نەکەڵەکی لێیە و نەگەمیانە و لەبەریش دەبینیت تەم و مژە دومانە. کچێک بە جادوو خۆی بە شێوەی زین پێشان دەدات، ئەوە کچی بە کۆیێ ئاوانە. باوکی بەرملان زانیوە کە تۆ دەچیتە جزێرە بوتان کچەکەی ئاوا ناردۆتە سەر ڕێگات تاکو فرێت بداتە گۆڵە خوێنیانە. وریا بە مەم نەکەویتە داوێوە. ئیتر خدر لە دوای ئەو ئامۆژگاریەی لە بەرچاو ون بوو. مەم دیتی 3 کەو بە ئاسمانەوە و شاهینێک لە پێشیانەوە دەفرین. ئیتر ئەویش لە ڕووبارەوە بە دوویانەوە ڕوو لە هەمان ئاقار چوو. مەم دیتی هەرچی خدر گوتی وا بوو. تەموو مش بوو. کچێک بە ڕەنگ و دەنگی زین بانگی دەکات و هەموو ئەو شتانەی پێدەڵێت کە لە نێوان خۆی و زیندا ڕوویان داوە. تەنانەت پێشی دەڵێت: ئەمە تا ئەنگوستیلەکەت لە قامکمدایە. بەڵام مەم پێی هەڵناخڵەتێت و پێی دەڵێت: کیژێ، دەزانم تۆ چیت، وازم لێ بێنە بە ڕێگای خۆمدا بڕۆم. مەم کە لە دیجلە پەڕیەوە تووشی شوانێک بوو. پرسیاری ڕێگای لێ کرد. شوانە ڕێگای پێگوت و مەم چنگێک زێر و پارەی دایە و گوتی: خوددا حەز بکات یەکتر دەبینینەوە. کچی بەکۆ کە دیتی هەموو هەوڵەکانی بۆ تەفرەدانی مەم بێهودە بوون و وا مەم دەچێتە جزێرە بوتان، ئەم جارەیان بە شێوەیەکی تر هاتە سەر ڕێگای. خۆ شلف کرد، خۆی ڕوت و قوت کردەوە و گوتی: مەم بڵێنم پێ بدە کە داواکەم جێبەجێ دەکەیت. دنا هەموو جزیرت دەهێنمە سەر و دەڵێم کە ئەم سوارە غەریبە هاتووە پەلاماری ناموسم دەدات. هەرچەندە مەم گوتی: خوشکی من پادشای کوردانم و قەت بە چاوی خراپ سەیری هیچ کچێک و ژنێکم نەکردووە و کار بە درۆیان پێک نایەت، واز بێنە بێفایدە بوو. کچ گوتی: باشە، تۆ زین بهێنە، بەڵام منیش ببە. لە جیاتی ژنێک 2 ژن لە پشت خۆت بخەسەر بۆ زێڕەوان. بۆ زێڕەوان دەتوانێت هەمومان بگەیەنێتەوە شاری مەغربێ. مەم کە دیتی کچوازی نەدەهێنا و دەیویست فەزیحەتێکی لە جێر بەسەر بهێنێت و هەموو شتێکی لێ تێک بدات بۆ ئەوە کە لە کۆڵ خۆی بکاتەوە، ناچار گوتی: باشە.
کچ گوتی جا ئێستا کە بەڵێنی مەردان درا لە ئەسپەکەت دابەزە تاکو باسی جزێرا بوتانت بۆ ڕوون بکەمەوە. مەم دابەزی و گوتی بڵێ. کچ گوتی باژارێ مە ئێستا سێ بەشە. بەشێکیان هی کوڕەکانی میرتاجینە و بازرگانان لەوێ دەژین. بەشێکی تر هی کوڕەکانی میر جەلالە حەسەن و چەکۆ و قەرەتاجین. جێی سەرۆکی دزان و کەلاشانە، شڕ و دران. بەشی سێیەمیر هی کوڕی میرزەنگین میرێ جزێرا بوتانە. ئەوانە هەموو لە بەرەبابێکن. میرتاجین دوو کوڕی هەن. بچووکەکەیان ناوی میرشەمە، گەورەکەیان ناوی میرسەیفەددینە. میرزەنگین هەر یەک کوڕی هەیە ناوی میر ئەزینە کە ئێستا لە جێگای باوکی خۆی میری شاری جزێرا بوتانە. میرشەم و میرسەیفەددین ماڵی بازرگانیان لە وڵاتان لە گەڕاندایە. حەسەن، چەکۆ و قەرەتاجین لە بەیانیەوە تا ئێوارە هەر بە چەکەوە خەریکن. کارێوان پێدا نژدە و تاڵانە، دەڕژینن خوێنێ دەکوژن میرانە. پێدا دوای ئەوەی جگەلەوە نژدە هێرشی تاڵان و بڕۆ. ئەوجا ئێستا کە تۆ بۆ زین دەچیتە ئەوێ، زین کچە ئامۆزای حەسەنە، دەستگیران و شیربایی دراوی چەکۆیە، ئازیزی قەرەتاجزینە. چەکۆ دەیوێت لەم ڕۆژانەدا زین بگوازێتەوە، بەڵام میرشەم و میرسەیفەددین لێی بوونەتە کۆسپ و لەسەر ڕێی وەستاون، دەڵێن حەسەن خۆ ئێمە هەموومان ئامۆزاین، تۆ ستەی چاوبەڵەکت برد، دەبا زین بۆ ئێمە بێت و هەر دەبێت بۆ ئێمە بێت و ئەگەر کەسێکی تر بیەوێت ئەوە بڵا خۆ ژە بۆنا مرنێ حازرکە بەشدینە، با خۆی بۆ مردن ئامادە بکات و بێتە مەیدانێ، خۆی لە بەرامبەرماندا تاقی بکاتەوە. حەسەن دەڵێت ئەوە 3 ساڵە ئێمە پارەی کاروان و کاری بازرگانی دەدەین بە زین و میر ئەزین، کەچی ئێستا کە دەمانەوێت کچ بۆ دەستگیرانی بگوازینەوە، ئامۆزایەتیتان بەبیر هاتوێتەوە و دەتانەوێ ببنە کۆسپی سەرڕێمان؟ تۆ دزانی ئەس دینم و گرگینم. دزانی دەزانیت، دین شێت، گرگێن سرگەرم. ئەزێ شۆرێ نێرز ژ کالانێ بکێشینم، شۆری نێرز شەمشیری دەبان، وە کە پێویست بێت زین بە زۆر دەبم دەیڕفێنم. میر ئەزینی ئامۆزا بە ئەو کێشەی نێوان ئامۆزایان زۆر ناڕەحەت بوو. گوتی کەوای لێ هات، زین بۆ هیچ کام لە ئێوە نابێت. ئێستا هەر بازرگانێک لە وڵاتێکی غەریبەوە بێت و داوای زین بکات دەیدەمێ و هەرچی پارەی ئێوە 3 برا داوتانە دەتان دەمەوە و ببڕێتەوە. چەک و براکانی گوتیان نەخێر، خۆ ئێمە سەودای کاروانمان نەکردووە، ئەوە بووکی خۆمانە و دەمانەوێت و ئەگەر بە زۆریش بێت هەردەیبین. ئامۆزایان بەو جۆرە تێکچوون، هەموو خۆیان باست، ئیدی بە چەکەوە بوون و نەچێ خراپ وا سەیری یەکتریان دەکرد، هەروەک کە لە باب و باپیرانەوە دوژمن بوو بێن. مەم ئێستا کە دەچێتە جزێر، پیرەمێردێک دێتە سەر ڕێگات و پێت دەڵێت فەرموو میوانم بە. نەکەیت، ئەوە باوکی بەدکاری منە و دەیەوێت کەتن بدات، ئاوزەنگی لە ئەسپت بدە و لێی دوور بکەوە. بۆ ئاگاداریت، ماڵی باوکم کۆخێکی بچووکە، مینا پینا مریشکانە، وەکو کولانەی مریشکانە. کە تێکەوتیت دەخنکەیت و ئیدی ناگەڕێیتەوە لای دایکی پیر و کاڵێ باوانە. زۆر کەس لە بازاڕی جزێر پێت دەڵێن فەرموو چەند ڕۆژان میوان بە. نەکەیت، ئەوانە نەژە بۆتە، بەتەنێ ژە بۆ گەوهەرانە، نەبۆ تۆ بەتەنیا بۆ گەوهەرانە. مەچۆ هیچ ماڵێک
هەر بپرسم ماڵی حەسەن چەکۆ و قەرەتاجین کیژانە کامەیە؟ لای ئەوان لە کەلە هەیە فولانە قەڵای یاسەمینان بۆ دەردەکەت دەبینیەوە دەرمانە. مەم گەیشتە باژارێ جزێرە بوتان. هەر لە لای دەروازەی شار پیرەمەردێک تکای لێ کرد میوانی بێت. مەم سپاسی کرد و لەگەڵی نەچوو و گوتی من دەچمە لای حەسەن چەکۆ و قەرەتاجین هەرسێ جەلالیانە. بەکۆ کە دیتی مەم نەکەوتە داوێوە ڕەشبەڵەکێکی لە جیرفانی دەرهێنا. ڕەشبەڵەک نامە جەرگە بەز هەڵپەرکیەکی ژنان و پیاوان پێکەوە وە گوتی ئەم نامەیە هی باوکی پیر و هەردوو مامەکانتە. لە نامەدا نووسراوە مەم کە چوویتە جزێرە بوتان دەبیت میوانی ئەو پیرەمەردە بیت ئەویش برای ئێمەیە و لە شوونە ئاپانە لە جێگای مامانە. مەم لێکی دایەوە کەس لە مەغرب دەست نەکەوت قەت جزێرە بوتانی دیتە بێت یا بیست بێت. ئەو نامەیە کەی و چۆن نووسراوە و گەیشت؟ خۆ ئەو بە 15 ڕۆژان ڕێگای 6 مانگی بڕیوە تا گەیشتۆتە ئەو شوێنە. بەڵام گوتی با لە نزیکەوە سەیرێکی ماڵەکەی بکەم بزانم مینا پینا مریشکانە؟ ئەگەر وابوو ئیدی هیچ گومان نامێنێتەوە کە ئەوە بە کۆیە. لەگەڵی تا بەردەرگا چوو دیتی ڕێک مینا پینا مریشکانە. مەم لە بەردەرگا وەستا و بە کۆ چووە ژوورەوە و تا بۆ مەم ڕابخات جل و کولڤانە. جل بەڕا کولاڤ لباد. مەم ئاوزەنگی لێدا دەرپەڕی و لێی دوورکەوتەوە. مەم ئەسیرێکی لە بازار دیت. ئەسیر کۆیلە بەڵام لێرەدا ڕەش و ڕووتێکی هەژاری ناو بازار. ڕووی لە ئەسیر کرد تا پرسیاری ڕێگای لێ بکات. ئەسیر هەستا و هەوساری بۆ زێڕەوانی گرت و بەگریان بە مەمی گوت ئاخوداخ کە من زۆر هەژارم و نکارە تشتێکێ بکە مێرێ خزانە. پیاوی هەژار ناتوانێت هیچ شتێک بکات. ئەگەر هەژار نەبوومایە ئەم شەو لە ماڵی خۆم میوانداریم دەکردیت. مەم گوتی تۆ شێتیت تۆ بۆ حاڵە میوانداری چی و شتی چی؟ دەمەوێت ڕێگای ماڵی حەسەن چەکۆ و قەرەتاجین پێشان بدەیت. ئەسیر گوتی خۆزگە لەبەر پێی ئەسپەکەت سرت دەبڕیم و ئەو بەراوردت نەدەکرد. ئەو بەراوردکردنت لە جزێرە بوتان ئەی باگرانە. ئێستاش مادام کە تۆ لای هەژار و نەداران لا نادەیت و دەتەوێت بچیتە ماڵی گەورە و دەوڵەمەندان بزانەکە دڕۆژە تەنگدا ناموز بەدەر تێژە فەقیران پرترێ بەگان و ئاغانە. لە ڕۆژی تنگانەدا ناموز بەدەر دەکەوێت لە فەقیرانەوە پتر تاوەکو لە بەگان و ئاغایان. ئەگەر ماڵێکی گەورەشم نەبێت تادا بەزیتە لام خەمی خۆتم پێ بڵێ بەڵکو بە 2 پارە و نیوان بە کەڵکت بێم. مەم دڵی پێسووتا و گوتی برا من لە وڵاتی خۆم پادشا بووم هاتووم بۆ زێنە زیدانە. زێنێ زیدان؟ ئەسیر هەمان چیرۆکی کێشەی ماڵی زین و ئامۆزایانی بۆ جێڕایەوەکە مەم لە کچی بە کۆی بیست بوو. مەم گوتی جا ئەگەر کێشە بە پارە چارەسەر ببێت بەدانەوەی قەلەن بە ئامۆزایان ئەوە برای زین کەسێکی لە من دەوڵەمەندتری دەست ناکەوێت. ئەسیر گوتی کاچیەتە هەیە؟ کوا تۆ چیت هەیە؟ هیچ لە کەسێکی خاوەنی پارە ناکەیت. سوارێکی بەتەنیا لە دووتەوە نییە هیچ کاروانێکی مەزن و گرانە. ئەگەر تۆ خۆت بە 4 قرۆشی جیرفانت هەڵدەخەڵەتێنیت ئەوە بزانە کەس ناتوانێت بە پارەی جیرفانی بچێتە بەر دەرگای جوان مێرانە. مەم گوتی برا دەوڵەمەندی خەڵکی لای ئێمە وەکو ئەوەی جزێر بە پارە نییە. ئەم تەرکیەم جێی خورج و هەگبەی بە پشتەوەی زینی ئەسب گەوهەربەرە دەتوانم هەموو جزێرە بوتانی پێ بکڕم. ئەسیر گوتی نا ئەو گەوهەربەرەت لێرە ئەوەندە ناکات
ئەسب لێرە بە نرخە. ئەگەر ئەم ئەسپەت لێرە بفرۆشیت زۆرت دەست دەکەوێت لە گەنج و دەفینانە. مەمگوتی دە هەوساری ئەسپەکەم بگرە و پێشم بکەوە بم بە مەزادا هەسپانە. کابرای هەژار مەمی بردە بازاری مەزادی ئەسپان. مەم لە ئەسپێ دابەزی و چۆ قاوەخانەیەک. ژمە مێرە کورسیدانین بوو شنگینە فینجانانە. کورسیان بۆ مەمدانا بوو بە شنگینی دەنگی فینجانان. مەم ئەسپەکەی دایە دەست دەڵاڵێک تا جاری بۆ بدات. خەڵک سەیری جوانی ئەسپیان دەکرد کە زوو زوو لەسەر هەردوو پلی پاشووی دەوەستا و جوانی لێدەباری. هەموو دەیانویست بیکڕن، بەڵام بە ئەوەندە گەوهەری نایاب بەزین و ڕەختەوە کەس نرخی کڕینی بۆ پێک نەداهات. پیاوێکی زۆر دەوڵەمەند لە جزێر هەبوو. تەمەنی دەوری 75 ساڵ بوو کە هەمیشە فیزی بەسەر خەڵکدا لێدەدا و دەیگوت من دەتوانم هەمووتان بە مڵک و ماڵ و هەرچی هەتانە بە پارە بکڕم. خەڵک چوونە لای و گوتیان دەفەرموو وەرە ئەگەر دەتوانیت ئەم ئەسپە بکڕە و حەیامان لای ئەو غەریبەیە بکڕەوە و ئێمە بە هەمومان ئەسپەکەیمان پێ ناکردرێت. دەوڵەمەند هات و قسەی لەگەڵ مەم کرد. دیتی کە ئەوە دیارە لە پادشایانە و لە جیاتی سەودای ئەسب تکای لێ کرد کە شاهی من بچیت ئەو شەو ببیت بە میوانی و لە حاڵی تێبگەیەنێت. مەم لەگەڵی داچوو. کۆشک و سەرای پیاوی دەوڵەمەندی دیت مەگەر هەر ئەو خۆی لە مەغرب کۆشکی وەهای هەبێت. ئیتر غەریبی ماڵ و حاڵ و کەس و کاری خۆی کرد و فرمێسکی هەڵوەرین. دەوڵەمەندەکە کوتی تۆ هێشتا جەوانیت و لاوێ من سەرێ میران وەک چیایە بڵند هەر بە مژ و دەومانە. ئەم شەو لای من بمێنەوە قسان دەکەین و چیت پێویست بێ لە سامانی دنیا من دەیخەمە بەردەستت. مەم گوتی نا مامە گیان، کاری من نە بە پارانە، کاری من بە کوشتنا میرانە. دەوڵەمەندەکە کوتی کە باز بێتە سەر کوشتن دەبێت بچیتە ماڵی حەسن چەکۆ و قەرەتاژین. هەر سێ برانە ئەم شەو لای من بمینەوە و سبەی من دەت بمە لای ئەوانە. مەم دیتی باسی هەموو ئەو خەڵکە هەردێتەوە سەر ئەو سێ برایانە. ئیتر نەیویست لە ماڵی دەوڵەمەندەکە دابەزێت و ڕۆیشت. چووە ناو بازار و مەزادی شار. دیتی چەند ئەبەبۆزێک بێکارولات لای قاوەخانەیەک وەستاون. من پێیگوتن بێ زەحمەت لەگەڵم وەرن ماڵی ئەو سێ برایانم پێشان بدەن. ئەبەبۆز لە پڕمەی گریانیاندا گوتیان خۆزگە ئێمەت لەبەر پێی ئەسپەکەت سەر دەبڕی و ئەو قسەیەت نەدەکرد. تۆ غەریبیت و کەوتوویتە ئەم شارەی ئێمەوە. ئەگەر ئێمە لای خۆمان میوانداریت نەکەین و ڕاست بتبینەوە شوێنێکی تر، ئێمە ئیتر ئابڕوومان لە ناو شاری خۆماندا نامێنێت. خەڵک چیمان پێ دەڵێن؟